عشرت سڵاوتان لێبێ بەڕێزان ئازیزانی ئارام ئەحمەد حۆرمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەک بەندە هاتەوە خزمەتتان ئەم شەویش بۆ کۆمەڵی قسە و باس هیوادارم کە بتوانین هەموو ڕاستیەکان بۆ مێژوو بۆ خەڵکی کوردستان بخەینە ڕوو خۆشەویستی بۆ هەموو لایەک با ئەمە شێر و پڵنکەین بەڕێزان ئێوەش لەو تیکتۆک وشتا هەمووی شێر و پڵنگ و شتکەن بۆ دار و بەردی بنێرن کاکە با هەموو خەڵک بیبینێت بەڕاستی خۆشەویستانێتی ئێمە مناڵە فەقیرین خۆتان نەزانن هەر ئەمە بەدەسەرێم تیکتۆک و تۆزێ فەیسبووکی هەدەقە نادەقەیەک ئەمکەن بە پۆڕی خورا و دەرمەکەن کاکە بێ ئێوە شتێ بە شتێ بکەن بەخوا کاک ئاوا نابێ بەڕاستی وەکو ئێرانیەکان ئەڵێن زیندەگی سەختە ئازیزان ئەرەوەڵا هەمووتان بەخێر بێن کوڕی قۆس کاک ئارام ئەحمەد لە خزمەتی هەموو لایەکتانەیە ئازیزان هیوادارم کە هەموو لایەک ساق و سەلامەت بن دوور بن لە دەرد و بەڵا لە دەستی پاڤڵ ڕزگارتان بێ نەکەونە بەردەستی ئەبێ خۆتان پیشان و گوتەدەمی حیزبی بەعز ئاگاتان لە خۆتان بێ لە کوردستانە ئەوانەی کە لە مەنتیقەی سلێمانی ئەوان ناژین بەڕێزان ئەبێ هەمووتان وریای خۆتان بنی خۆتانی کەس و کارتان بەڕاستی چونکە خەتەریات هەیە لە باشووری کوردستان و لە مەنتیقەیە بەڕاستی بەخێر بێن یەک دەقا وەسین تاوەکو هەموو بەڕێزان کۆ بنەوە دوای ئەچینە ناو قسە و باسەکان بەخۆشی هەموو لایەکتان ئازیزان ئادەمە بخۆنەوەکو ئارام ئەحمەد قۆزە بن ئەرەوەڵا بەخۆ ئەو قسانە بۆ یەکەم مەسموعەیەک پێیان ناخۆشە ئەی چۆن یعنی منیش فیکەی خۆمە ناسم کوڕەکان هەروە ئەو فەقیر ژنیم و جێژوێژوشت نیم بەڕاستی خۆشەویستان سەرەتا ئەبێ ئەوە بڵێم ئەوەتەی ئەو شەڕە بووە هێرش لەسەر منیش هەیە نازانم بۆچی بەڕاستی هەموو دنیا هەچی میدیا لە کوردستانە هەیە قسە ئەکا بەس بۆ ئارام ئەحمەد خەڵک کۆمەڵی خەڵک پەلامار من لە جەماعەتی پارتی و جەماعەتی یەکێتی و کۆمەڵی خەڵکی خۆفرۆش و ئارام بابەتان بە تایبەتی جەماعەتی هەردوو چڵکنەکەی نەوشوا مستەفا پێیجومەی گیان هەیە بسوکاتی بە ئارام ئەحمەد کورە بابە تۆ باوکتان تۆ سوالکەرێ بوون باوکتان 2 ملیار و نیوە دۆلاری بۆ دزیون چۆن لە ڕوتانی ئێوە قسە بە ئارام ئەحمەڵێن ها ئاخر چیا چڵکن تۆ دوو خوێڕێداناوە بۆ سوکاتی بە ئارام ئەحمەد بۆ فیتنە و دووڕووی و درۆدە لە سەو مەرە پێچانەوە تۆ باوکی بە دزی مرکاکە باوکی فێڵی لە 9 ملیۆن خەڵک کرد باوکی تۆ زۆڵ بوو زۆڵ باشە باوکی تۆ بە سەدان بەس ئەسیری کوشتووە باوکی تۆ بە ملیار دۆلاری دزیوە تۆ چۆن لە ڕوتانیە بە ئارام ئەحمەد و باسی پارە و مارە لای ئارام ئەحمەدکەن ئەگەر ئارام ئەحمەد ئەهلی پارە بووایە وەکو نۆشانسەفا دزە بووم وەکو ئەو ئێستا لە سلێمانیا گردێک مەبوو ئێستا وەکو هاتیوە شڵکنەکانی شتوە کۆمپانیا مەبوو بە نمونە ئەو کاتە بۆ خۆم های لایف ئەژیان بەڕاستی من 30 ساڵە ئاوارەی وڵاتانم کاکە شەرم و ڕسواییە جا ئەڵێ عەزیزان ئەڵێن لە دز وایە هەموو کەسێ دزە لە هینی جوایە هەموو کەسێ هینە ئەمە لە خۆیان و سێریەم عالەمەکەن بەڕاستی ئەرە وەڵام دەی کاک ئارام لەسەر خۆبە هەمووی فشەیە ئەو شتانە گوێ لە تەخوین و مەلەف پێچانەوە و سوکایەتی مەگرە ئیتر سەردەمەکەی ئاوایە بەڕاستی ئەم سەردەمە سەردەمی پیاوی خوێڕیە کورد و کرمانچ یەک قمیکەشی لێ خاڵە ئارام بەخوامی هەواری هاوار ئەلەوە بخۆنەوە کورەوە بە گوێم ناکەن کاکە باشە ئەچینە ناو قسە و باسەکان تەمان ئەوە دوو ڕۆژە شتەکە بووە زۆرترین باسی ڕێبواری حامی حاجی غالی کراوە من دوێشەوە کە قسەم کرد خۆم لە قەرەی ئەو مۆزوعانەدا چونکە چەندێڕێکم نووسی بوو لە ئەکاونتەکە ماماوە و ئەتوان بیخوێنەوە بەڵام هەستەکەم کە هەموو شتەکان کۆپیەکەن بەڕاستی پێغەمبەر کاکە ژیان لە لای ڤان بەساقە ئاگام لێ هەمویان زیوە فەرهود پێڵە دەی باشە بە ساقە باش ئاگام لێ ماڵتانای بێ لەو منتیقانەیە ئازانی چی هەچی شتە زیویانە هەچی هەر ئەنفالیان کردەوە منتیقەی خۆشەویستان جەماعەتی کۆماندۆ ئەوانە هەچی شتە زیویانە لەسەر ڕێبواری حامی حاجی غالی زۆر قسە کراوە بەڕاستی هەستەکەم کە جۆرێک لە بێڕەحمی و جۆرێک لە کۆپیکردنی قسەی یەکتری هەر ئەیبن و ئەیڵێنەوە من حەزەکەم لێرەوە وەکو دوێشێش قسەم نەکرد کە خۆشم چەندەرێکم لەسەر نووسیوە حەزەکەم هەندێک شت بڵێم
بەویژدانەوە بەڕاستی من بۆ خۆم پێم وایە ڕێبواری حامی حاجی غالی لە یەکێکە لەو کەسانە باش نییە ئەگەر یەکەم کەس نەبێت دووهەم و سێهەم کەسە کە لەو ڕۆژەوە لای لاهوری شێخجەنگیە حتا دوا قۆناغ شەرافەتمەندانە دیفاعی لەو کابرایە کردووە بەڕاستی بۆ پڕی بیر و بە ئەوڕۆ قەناعەتەوە ئەگەر خۆشی بفرۆشتایە بە پاڤڵ تاڵەبانی بە ملیۆن دۆلاریان ئەدایە باشە هێزیان بۆ ئەکردەوە ڕەنگە 500 چەکدانیان بخاتە ژێر دەستی ڕێبواری حامی حاجی غالی یەکێکیش بووە لە هەرە کوڕە قارەمانەکان بەڕاستی ئەو داستان و ئەو شەڕی ئەو کردوێتی بەڕاستی وەکو داستان وەکو چیرۆک وایە کە ڕەنگە لە قسەکانە لە کولا باسیەکەم باش نییە ڕەنگە باوکی تەسی تێکرد بێت و ئەو بەڵامیتی شەڕەکە خۆی وا بووە کاکە ئەمانە ئێستا بۆتان بازانم کە فیشەکیان پێنەماوە ئەمانە کاکە تا دوا قۆناغ شەڕی خۆیان کردووە ئیتر لە دوای یا تەسلیم بوون ئەو شەڕانەی جوایە یا ئەکوژی یا تەسلیمە بیت تاو کەواتە ئیتر واز لەوە بێنن حیفە ئینسانێک ئەم هەموو قوربانیە بە خۆی بدا چەندین ساڵ لە شوێنێکە بژی و دانیشت بێ باشە پاشان ئەم هەموو شەڕی کرد بێ ئەم هەموو درۆنە بەسەر تەقی بێتەوە کەسی خەڵکانێک بێن دابنیشن ئیهانەی کەن و بیکەن بە خائین و بیکەن بەم شتە قۆڕانە ئەمە بەڕاستی بێویژدانیە کاکە هیوادارم دەست لەم بێویژدانی هەڵبگرن مێژوو پێشەوانە و چاواشە مەکەنەوە باش نییە بۆیە ڕێبوار بەڕاستی ئەگەر بەیانیش بڕوە ساڵێکی تر بڕوە بەربێ ببێ بەیەکێتی بێ بە هەچێت باوەڕ کە شەیتری ئینسانە والله برادێکی ئەین تەلەفۆنی بۆ کردم وتی کەوتێک گیراوە ئیشی پێوتە خوێڕی وتبی سەرۆکەکە خوێڕیە ڕێک لە کاتێک کە خۆشی تەسلیمەکە لە سەرۆکەکە خوێڕیە لەبەرەوە هەندێک شت هەیە ئیتر ئاوا بێویژدانانە فوی پیا مەکەن لە خۆتانەوە واللهی ئازیزان دوور لە ڕووی ئێوە دوور لە ڕووی ئێوە خوێڕی وا قسە بە ڕێبوارەڵێ قەسەم بەخوا سەگ پیسایەکەشی ناخوا سەگ جەبانی وا قسەی پێڵێ یەک فیشەک بەسەر یا بڕوە ڕێک ئەو دەرپێی پڕەکە شەروارەکەی یا پانتۆڵەکەی ئەبێ لە خوارەوە ئەلێرەیە بەلاسیکی بەنرخن بۆی ببەسی بۆی نەکەوێتە خوارەوە کەسی دانیشە قسە بە ڕێبواری حامی حاجی غالیەڵێ ئینسانی جەبان بەڕاستی هەر ئەوەیە دانیشێ لە ئایسە بۆ من دابنیشم هەر لە خۆمە فشەفشکەم ئەوە وەڵام من وەکو ڕێبوارم پێ ناکرێ کاکە تێگەی کاکە کەچی هەی شارەشی ئەگەر من لاهور بوومایە یە فیشێک بنا بەسەری خۆمەوە خۆرە تۆ هەر ئەو مۆبایلە دو ساعات لێو سەرم شێتە بی 2 ساعات هەم لە مۆبایلەکە دانێت تۆ نابێ ئەم 2 ساعاتە پێ بێ ڕێک ئەتەقی لە داخەکە مۆبایلەکان لێ سندویی تو فشەکەر تو چی دابنیشی قسە قۆڕانە بکەی لە بەردەم سپلێت و کە من دامگرسان و بە مۆبایلی 16 و 15 ئالە بابەتانەوە بابا شەڕ پیاوی خۆی ئەوێ کاکە خۆم کەسێ شەڕی پێ ناکرێ عەزیزانی ئارامە تێگەی من کاتی خۆی لە کۆڕەوەکەیە ئەمە هەر وەکو ئەیجێڕمن جەرمەسەر باسەکە خۆشەویستان هەستان چاڵێک مەڵکەند بوو ئەمنە وتم ئەگەر بێت و پازار و ئانە بێنە سەرمانویە ئەوە شەڕی تیاکەم هەر خەریکی هەڵکەندن بووم وڵا کاتێک مزانی حاجی عەلی باوکم خوا ئافریقا هاتەوە وتی ڕۆڵە خەریکی چیت وتم وڵا ئەم چاڵە ئاوا بە ئێڵ هەڵەکەنم بۆی ئەگەر هاتنە سەرمان شەڕکەم و ئالم بابەتانم وتی بەس عەقەبم گرنگ هەڵکەندنی چاڵەکە نییە وتم ئەی گرنگ چییە وتی گرنگ ئەوەیە کە لە ناوی خۆ بگری شەڕکەی کە ئەو هەموو فیشەکە بەلاتای ویزەیەەکە قسەکەشی حەقیقەت بوو بەڕاستی کاکە کوڕەوە خۆی بگرێ باش نییە کە زیاتر لە 120 دانە باشە بەس درۆن بەلا لە زارە تەقیوە لە ئاسمانیدا لە زارە کاکە تێگەی لە قسەکەم لەبەرەوە فشە مەکەن کاکە ئەوەی کە لە مەیدانانە بێ شمشێرەکەی تیژە ئازیزان سەرەتا ئەمێ ئەوە پێتان بڵێم کە ئەو سەرسەریەی زلەیەکی کێشا بە مەلی شێخ لاهورە بۆ هەموو کەسێک ناسراوە و پێویستە باجی ئەو بێشەرەفی بدا بەڕاستی ئەم کەسە وەکو دەرکەوتووە ناوی مقدم عەزیز عومەرە ناساوە بە عەزەک کوێر خوالەوە کوێتر ڕسواتە دیکە کارمەند جەتیرۆرە ئەمە سێری ئەها ئینسانی کورد ئەمە لە شەڕی داعشە برینار بوو خۆشەویستان سەردەمی لاهوری شێخجەنگی لاهور خۆی بردوێتی بۆ ئەڵمانیا چەند ڕۆژ دەوێت دێنەوە لە خەسەخانە بۆ ئەوی چاک بێتەوە براکەی لەلا داناوە تا چاک بووتەوە کەچی ئێسا لەویا ئەشێ پیاکێشێ تۆ وەرە باو کڕۆ تۆ چۆن لە ڕووی ئەو نەبێشەرەفی کاکە چۆن لە ڕووی ئەو نەبێشەرەفی قەسەم بخوا یەک چا لەگەڵ ئینسانێکە بخۆمەوە ئەو ئینسانە هەچێ بێ ئیتر نییە مەگەر ئەخلاقم نەمێنێ بتوانم شتێکی ئەوە بەرامبەری بکەم باشە ئینسان چۆن تا ئەو دەرەجەیە بێ بێشەرەف بێ بەڕاستی باشە تۆ برینار بووبی دژێترۆرە لاهور بووە بۆ ئەڵمانیا چاکە کاتەوە بووی هێنێتەوە برای خۆی دادانێ کەچی لێدا مشی وای پێ بکێشێ باشە کاکە ها
ئەمە نەک خۆی خوێڕیە دایک و باوکیشی خوێڕی بێشەرەفن بەڕاستی چونکە دایک نابێ کوڕ وا پەروەردە بکا بەڕاست باوک نابێ وا کوڕ پەروەردە بکا ئەبێ باوکی شتێکی پێوتە بێ وەکو من کە پێ خەڵکی ئەو باوکمێ ڕۆڵەبێ هەسی لەبەری کە ڕۆی ئەبێ پێڵاوەکانی بۆ دانێ میوانتە باش نییە ئەبێ باوکی فێری ئەدەب و ئەخلاقی کردبێ ئەبێ ڕێزی پیاوچاکان و ڕسپیان و مامۆسایانی ئاینی ئەوانە بگری کە کەسێ یەتە ماڵەکە ئەبێ لەبەری هەسیت کە زەلامە ئەبێتە جادیان لە خۆ گەورەترە ئەبێت تۆسڵاوی خۆ پێشخیت ئەمە کۆمەڵی ئەخلاقیاتە ئێمە لە عایلەوە فێری بوون لە دایک و باوکمانەوە بەس ئەمانە نازانم ئەمانە مناڵی چ زۆڵێکن بەڕاستی مناڵی چ زۆڵێکن ئەمانە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمە ئەومان باس کرد ئەژینە سەر هەندێکش بڵاو بۆتەوە هێنی وەهاب هەڵەبجەیی ئاکە وەهاب مهمە و وەهاب دڵسۆز بوو وەهاب ئەوە بوو جارە یەکەم شت پێتان بڵێم خۆشەویستان وەهاب هەڵەبجەیی سەرۆکی بەدناوترین دەستگایە کە دەستگای دژە تیرۆرە کە خۆی تروریستە بەڕاستی باشە یەکەم خیانەت لە لاهوری شێخ جەنگی وەهاب هەڵەبجەیی کردوێتی باش نییە چونکە وەهاب پۆلیسێک بۆ لەسەر حدود وەهاب هێناوێتی کردی بە دژە ترۆر لاهور هێناوێتی کردی بە دژە ترۆر ئەو ئاوای لێ کردووە ئەو کردی بە خاوەن و هەموو شتێک جلەکانی بەریشی دەرپێ کورتەکەی ژێریشی هێنی لاهوری شێخ جەنگیە چونکە ئەو هێنای کردی بەمکار ئەو لە هەشتی تەمووزە خیانەتی لێ کرد لە لاهوری شێخ جەنگی باش نییە ئەگەر پاڤڵ پیاوێکی عاقڵ بووایە ئەوە هەدەری کردایەکە زەوتە تۆ ئەو هێنایەتی ئەو گەورەکەتی تۆ خیانەتی بۆکە خیان بە منیشەکەی بەڕاستی بەڵام لاهور پێ پاڤڵ پیاوێکی عاقڵ نییە بەڕاستی باش نییە ئەو شەوە هاتووە وەکو سەرۆکی دژە ترۆر ئەو هەموو هێزەی هێناوە هەزاران فیشەکی ناوە بە لالەزارەوە کەچی ئێستا کۆمەڵی خەڵک ئەنووسێ وەڵا وەهاب دەوری باشیە بۆ دەوری چی بابە ئەو دوو ملیۆن فیشەکی ناوە بۆ بینایەوە کە لاهوری تایە ئەم قسە قۆڕانە چییە کاکە گیان واز لەو قسە قۆڕانە بێن ئینسان خەڵکی ئێمە بۆ قسە بێتاوانە بەڕاستی کە نابێ بە هیچ جۆرێک ئێستا کۆمەڵێن هێنیشتان پێڵم کە بۆچی پاڤڵ پەلاماری لاهوریدا مەسەلەکە چۆن بوو بەڕاستی بۆتان باسەکەم خۆشم ئەزانم بۆچی ئەو مۆزوعانە باسەکەم خۆشەویستانی من یعنی پێش ئەوەی ئەو قسانە بکەم هەندێشتان پێڵێم ئەوەی پاڤڵ دەرهەق بە لالەزار کردوویەتی خۆشەویستان دڵترین داگیر کرد باشە ئەوەی ناکرد هەتا لە مێژووی سلێمانیە جەلاترین ئینسان زەعیم سدیقە یا ملازم مەحسینە یا عەلاو ملازم عەلیە لە ساڵی 1960 کە زەعیم سدیق ئەوەی کردووە ئەو نەدڕق نەبووە ئاوا بەرامبەر بە خەڵکی شارەکە ئەو شتانە بکەن بەڕاستی يعني زعيم صديقي شي تيبراندوا بافلي جلال طلباني براسي حيفيشا او كل جلال طلبانيه اوي بافل كدويتي لوتكي بدناويه لم يجوي مروفايتي براستي بوهم هيزوا اوي كمن اقام ليو يكيك نسيوما ناوكان بو ايوه نابم سيانزكس شري همو هيزكاني بافلي كدوا باشا يعني سيانزا قارمان كهاتونش بقش قورترين جلادي ميجوي ڕۆژەتی ناوڕاستە چوونێتەوە ئەمە ئەڵێم بۆکو پێشەنگ ها ئەم سیانزەیە ئەجینا تەواوی ئەو پێشمەرگانێک کە لەوێ بوون هەمویان تا ئاخر لوتکە ڕۆڵی قارەمانەتیان بینیوە بەڕاستی باش نییە هەموو ئەمانە بۆیە پاڤڵ لەو کەسانەیە دەستە کاتە ملێن فیشێکیش ئەنێ بەدەمتەوە باشە دنیاکەی وایە بەڕاستی پاڤڵ باشە ئەزیزانی من کەس پێی ناخۆش نەبێ پاڤڵ کەسێکی نەخۆشە پاڤڵ تینووی خوێنە باشە ئەو چن خوێناویە بەڕاستی نابێت ئەو سەرۆکی یەکێتی بێت کاتێ یەکێتی ئەتوانین ئێمە حسابی سەرکەین کە پاڤڵ لا بدا بەڕاستی پاڤڵ نابێ سەرۆکی یەکێتی بێ نابێ سەرۆکی ڕێکخراوش بێ نابێ سەرۆکی خێزانێکیش بێ بەڕاستی پاڤڵ ئەبێ لە شوێنێکدا بنرێ باش نییە پزیشکی بەسەرەوە بێ ئاگایان لێ بێ کە دەست نەوەشێنێ کە خەڵک نەکوژێ کە داعدا لە خەڵک نەکا کە سوار ژن و کشی خەڵک نەبێ بەڕاستی ئەمە حقەتی پاڤڵ تەقلەبانیە باش نییە بۆیە نابێ ئەو سەرۆکی یەکێتی بێت ئەو ناتوانێ بە ڕێگایەکی شەریفانە هاوڕێیانە دۆستایەتی خزمەتکردنی خەڵک چوونە ناو خەڵک بە ڕێگایەکی خۆشەویستی و مەحبەت متمانەی خەڵک بەدەست بهێنێت ناتوانێت بەم ڕێگەیە بەڕاستی چونکە کەسێکی بۆ جۆرە نییە بۆیە دێت و ئەوێ لە ڕێگای کوشتن و تیرۆر و تەعدا و خوێن ڕێژیەوە خۆی بسەپێنێت ئەمەش دوجار سەری خۆی خوا بەڕاستی ئەمە تەجروبەی مێژووە هەمووان ئەو ڕاستیانە ئەزانین ئازانی ئارام ئەحمەد ئەو وێرانکاریەی کە لەوێ ڕوویداوە هەروە شەڕێکی ئاسایی نییە من ئەمڕۆ دوێنێ بە تەواتی دراسی ئەو مۆزوع ئەم کردووە باش نییە
قارەمانی ئەوێ دێ ئەوێ ئینسان لەوێ خۆی بگرێ بەڕاستی ئەبێ ڕۆح و دڵ وەکو پۆڵاوا بێ اینجا بتوانین لە لەرزەرە خۆ بگری لە بەرامبەر ئەو کەسان ئەو هێزە کە چۆ لەسەر سەر لالەزار یعنی هەموو هێزی یەکێتی بووە هەموو توانای یەکێتی بووە بەڕاستی یەکێتی لەوە زیاتر هیچ شتێکی تری نییە هەر ئەوەیە یعنی هەمووی هێناوە بە یەک جار بۆ 150 کەس بۆ شتێکە بابەتانە بۆیە من بەبێ مجاملە ئێڵێم باشە بەبێ ئەوەی کە دیفاع لە هیچ کەسێ بکەم هەر وەکو کەسێک کە لە دوورەوە سەیری مۆزوعەکەکەم و ئاگام لێیە هەموو دایشێک لەم گۆی زەویەیە ناتوانێ ڕۆڵەی ئاوە بخاتەوە بەڕاستی ئەوانە بە شایەدی خودا بە شایەدی مێژوویەکیان تۆمار کردووە هەتایە دەبێ وەکو چیرۆکی گوێ ئاگدان دایک بۆ مناڵەکانی خۆی بجێڕێتەوە باش نییە ئەبێ دایک بۆ مناڵەکانی خۆی بجێڕێتەوە کە ڕۆژێ لە ڕۆژان کۆمەڵی خەڵک هەبوون لە شوێنەکە ناوی لالەزار بوو توانیان بەرامبەر بە 10,000 نەفەر شەڕ بکەن بە دێشەی 4-5 ساعت تا فیشێکیان لێبڕا بەڕاستی ئەحمەد ئەسەف ێگەیەکە دوێنێ من باسم نەکردووە کە کاتی خۆی یەکەم دەستە و یەکەم تاعین بووە لە دژە تیرۆر باشە لە کۆبانێ و لە ڕۆژ ئاوا ئەم کابرا ڕۆڵی بینیوە دوای شەڕێکی سەخت قارەمانانە تەنگی بەهێزەکە یەکێتی هەڵچنیوە درزی تێکردوون بە خۆی و 15 کەسەوە خۆی دەرباس کردو و ڕۆشتووە دەڵێن ئەمڕۆ لە لاپەڕەی فێژەکەدا نووسیوێتی من هەڵۆی لووتکەی بەرزی داڵانیم هەرگیز وە قاڵاو ناکەومە چینە ئەمڕۆ ئەوەی نووسیوە بۆیە من بۆ خۆم پێم وایە کە ئەمانە هەموویان بەڕاستی هەڵۆ بوون باشە ئەوەی دیقەت بدا پاڤڵ چی باراندووە بەسەر لالەزارە ناتوانێت داستانی قارەمانێتی ئەمانە بنووسێتەوە بەڕاستی ناتوانێت بنووسێتەوە ئەمە نەگن زیادە ڕەوی نییە ئەم قسانەی من بەڵکو بەڕاستی هەرچێک بڵێم هێشتا ناگاتە پاژنەی پێی 5 دقە لەو شەڕە کە ئەوانە کردویانە باشە 1000 ئافرم بۆ لاهور و بۆ پۆڵاد و بۆ ڕێبواری حامی حاجی خالی و بۆ ئەحمەد ئەسەف و هەموو زیندوو هەموو شەهیدەکان هەزاران سڵاو لەو دایکانەی کە ڕۆڵەی ئاوا بەجەرگ و قارەمان لە مێژووی کووردا دروستەکەن بەڕاستی باش نییە ئەمە ئەتوانم بڵێم وەچەی ئەو پێشمەرگەیەن کە لە ساڵی 82-83 لە شەهیدانی سلێمانی یەک بۆ ئەوێ دۆستێکی خۆی ڕفیقێکی مناڵی ئەچێ خواردنووشی بۆ بێنێت لە کەلاوەیەکە دایئەنێت باش نییە ئەچێ خەبەر بە ئەمن ئەمن یەنە سەری 3 شەو و 3 ڕۆژ بە کڵاشکۆفێ شەڕی لەگەڵ ئەمنی سلێمانیا کرد لە ئاخرا یەک فیشێکی نابە ئەمەی خۆیەوە خۆی کوژ بەڕاستی ئەمە وەکو ئەوانە بەڕاستی قارەمان نەمانە باشە ئازیزانی ئارام ئەحمەد نزیکەی 10,000 لە هێزەکانی یەکێتی دژە تیرۆر کۆماندۆ ئاسایش ئۆپەراسیۆن سواتە نازام چییە کە ئێشی ئاسایشە و سەرخێر هەڵەبجەی سەرپەرشتیەکە هێزی پشتیوان 20 دەبابە 80 باجەی دژە تیرۆر بە کولی 180 باجەر بەشداری شەڕەکەی کردووە دەیان هاون 4,000 کەس کە خۆیان 6,700 کەسن بەس لە کۆماندۆ بەشداری شەڕەکەی کردووە خۆشەویستانی ئارام ئەحمەد 120 دانە درۆنی خۆکوژی کە هینی ئێرانە بەسەر لالەزارە تەقێنراوەتەوە ئیتر باسی چەکەکانی وەکو دۆشکە و بیکەیسی و ئانێتر بە هیچ جۆرە ناکەم بیهێنە پێچاوی خۆتان هەر کەس لە ئاسی خۆیەوە لە ماڵێکە دابنیشی ئەم هەمووە تێوبەر بێت ئەم هەموو بێت پەنامانێ بدات باشە چی ئەتوانێت بەرگی ئەمە بگرێت دوور لە ڕووی ئێوە هەندێک قسە هەیە ئینسان ئەیکا کەسی وا ئێستا قسە بە لاهور ئەڵێ ئەگەر ئەو شەوە لەوێ بوایە قسم بخوا یەکونەمیس یەکرد بخۆیە یەکونەمیس باشە کاکە ئەوە لەوە تەکید بۆیە ئەبێ هەر کەسێ لە خۆی بپرسێ ئەو هەموو سیارە چۆن سووتێنراوە ئاوا بەڕیس ئەوە هەمووی درۆنەکان پێ تەقیوەتەوە هەمووی سووتانەوە هەر هەموو ئیشی درۆنە بۆیە پاڤڵ بۆ ئەوەی بە خەڵک بڵێ ئاخر وا ئەزانەیە خەڵک کەرە خەڵی جۆرەکەیە بە شاخەوە هەر سێپەڕە و گیای خواردووە دوو درۆنی ناوە لەسەر دەباشان دوو درۆنی هەڵڵاوە و دووشیان سۆتە خوارەوە یەک قانونچێشی بەر نەکەوتووە اینجا خۆشیان تک تەقەی لە یەکەم لە درۆنەکان على ساس ئەمە لاهور و ئەوان و ئەیانێ کودەتا بکەن باش نییە خوان تەقە درۆکانی خوان نەکەن ئەو گاڵتەجارێ بۆ چی ئەەکەی درۆنەکان هینی خۆتان بوو ئەو دوانتان بەسەر دەباشانە وا لێ کرد خۆتان تەقەتان لێ کرد فشە فش ناخوا کاکە ئەمڕۆ خەڵک کاغاسی سپیە خوێنێتەوە خۆ خەڵک کاکە ئاژەڵ نییە تۆ دابنیشی وەکو نەقیزەتیەوەی ژەنیت و قسەی خۆر بۆ عالەمەکەی هەموو کەسێک ئەزانێت کە ئەوە درۆ دەلەسەی خۆتان بوو ئەو دوودانە درۆنەیش کە لە ئاسمانی خۆتانە فیشەکتان پێوە نەعیب و شوورەی
ئەو خەڵکێر نییە برا هەمووان ئەزانین کاکەژێ قسەی قۆڕ لاهور و ئەوانە لە 10,000 کەس دەوریاوە لەکوێ فرای درۆنەکەوێ بۆ دەباشان هی خۆ بوو کاکە پاڵ ئەمە کێرنین برا کەرین شاخمانەیە نیمانە بەخۆ کاکە ئاقلین کاکە سپی خوێنە ئام کە سپی خوێنینەوە کەچی دایە بۆیە دوای 4 کاتژمێر شەڕ ئەمڕۆ بۆم دەرکەوتۆ بە تەواوی فیشەکیان پێ نامێنێ ئێمە تا دوێنێ شەویش کە لایڤەکەم کرد وامان ئەزانی تەسلیم بوون بەڵام فیشەکیان لێ بڕاوە بەڕاستی بەداخەوە کاکە وتیشم لە لایڤەکە دوێنێ شەوکە لەو شوێنەکە تۆ ئاوا شەڕکەی عاقیبەتی واولێت یا ئەبێ بکوژی یا فیشەکی پێ نامێنێ ئەبێت بگرن و تەواو هیچ شتێکی تر نییە بۆیە ئازیزانی ئارام محەممەد ئەم شەڕە داستانە یان چیرۆکی ناو ئەفسانەکانی ژنیە بەڕاستی واتە عەفوو یان نە داستانە نە چیرۆکی ناو ئەفسانەکانە حتا قەڵای دمدمی ژنیە خۆشەویستان کە کتێبەکەمان خوێندوتەوە باشتر کە سەدەمی قەڵای دمدم ئەم هەموو درۆن و چەپ و جوبەخانەی بەڕاستی نەبوو ئەمە هەر بەڕاستی خەونە باش نییە ئافرم بۆ لاهور و هەموو هاوڕێکانی والله سەرتان بەرزە وەکو لوتخەی قەندیل باشە مێژووی بەرەنگاری ئەوەی کەوتی بە پێوە ئەمرم ئەشۆبیلا ڕێک سەلمانتان بۆ مێژوو بۆ خەڵکو بۆ خۆشتان سەلمان بەڕاستی باشە کاتێک کە لاهور ئەگیرێ سەرسەریەک پێی ئەڵێ ئەژنۆ بخە سەر ئەرس ئەمە هەر لە دژەتۆر بیستومە ئەویش پێی ئەڵێ کورە بڕۆ خوێڕی مەگەر بە پێوە بمکوژی ئەژنۆ بۆ تۆ خەمە سەر ئەرس باشە کاکە ئاسۆی برایشیان تا بەیانی لەوێ ماوەتەوە کەس پێی نەزانیوە دوای دەرچوو پێم وایە لە کوردستانیشا نەماوە ئاسۆ باش نییە ئازیزانی ئارام محەممەد زیاتر لە 30 کەس لە لالەزارە بەدەستی پاڤڵ کوژراون 35 تا 40 کەس کوژراوە لە لالەزارە ئەوە تەکیدن لەو مۆزوعە باش نییە هەندێکیان سووتێنراون لە ژوورشتەکانە ئاسەوەیان نەماوە هەندێکیان تەرمەکانیان بردوون خۆیان شاردویانێتەوە لیژنەیەک نییە تا بڕوە دراسەیەکی بێلایەنانە بکە بزیان لەو شوێنە چی ڕووی داوە بەڕاستی باشە ئێسێن بە کامێراوە کۆمەڵەشتی خۆر بڵاوەکەنەوە جلەکانی ئەوە باتەنە بۆیە ئازیزان ئەمە خەسابخانەیەک بووە کە پاڤڵ خوڵقاندوێتی مەگەر حەجاجی بەعسی ئەوەی کردبێ لە سەدەمی ئەنفالەکانە کە ئێستا لە ماوەیە گیرا و خرایە زیندانەوە مەگەر حەجاج بەڕاستی ئەوەی کردبێ نەکەس ئەوەی نەکردو لە ڕاستی کاکەچ ئەوەیە کاروانێکەیە کاروانی محسین باعیس هەر پەپولەیەکە بۆ خۆی خۆشەویستانی ئارام محەممەد هەر پەپولە هیچ شتێکی تر نییە لە واقعە ئەوەندەیان لێداوە بەعسیەکان ملازم عەلی و نازانم چێ لە زیندانی ئەمنە سوورەکە ئاوایان لە خەڵکی کورد نەکردەوە ڕاستی ژینە و فێنک ئەو دوو ژنە کە لەوێ بوون ئەوانیش گیراون کۆماندۆیەکی شەلاتی پێیان ئەڵێ تیشێرتەکانتان داکردن ئەوانش پێی ئەڵێن هەی بێ ئەدەب ئێمە ژنین تشتێکی داکردین تا ئەو دەرەجەیە ئەم کۆماندۆیانە خەڵکی شەریف و بێحورمەتن ئازیزانی ئارام محەممەد کە چی هاتووە پاڤڵ ئەڵێ چی لاهور ئەبێ دادگایی بکرێ لەبەرەوەی 3 کۆماندۆی کوشتووە ئەمە شەڕە باشە یەکێک لەوانەیەش کە کوژراوە ناوی ئاریە خەڵکی منتیقەی کەرکووک و ئەوانەیە کاتی خۆی ئەم ئاریە لە کەرکووک دوو برا هەردووشیانی بە قەناس کوشتووە ڕای کردووە بۆ لای کۆماندۆ بۆ سلێمانی باش نییە ئەو شەوە خودای گەورە لە تۆڵەی ئەو دوو برا بەدبەختەیە کە کوشتنی و ها بۆ لای پاڤڵ تاڵبانی بۆ کۆماندۆ یەک فیشێکی قەناس ڕێک ئەیە لەم چەناکەی ئەینێرە بۆ جەهەنەم بۆ دۆزەخ باشە ئاوایە جا ئازیزان لە زۆری ناوچە کە ناوی ناوچەکان نابن هەرچی بێژی حەرامزادە خوێڕی سەرسەری بێدایک و باوک ئەوەی کە پەرلەمانی دایک و خوشتی خۆی ئەدا باش نییە هەر هەمویان لە دەست یاسا ڕایان کردووە هاتون بۆ لای پاڤڵ بوون بە کۆماندۆ باش نییە لەوێ سەرقاڵی تەعدان کوشتن باشێ دزی چەتەیی بێشەرەفی بێقیمەتین بەڕاستی باش نییە هیچ هێزێک نییە لە ڕۆژاتی ناوەڕاستە بەقەی هێزی کۆماندۆ لە کوردستانە بێشەرەف و سەرسەری خوێڕی بێ ئازیزانی ئارام محەممەد باش نییە تەعداچی لە هەموو کە تەعداکەن خۆشەویستانی ئارام محەممەد ئەوەیە باشە من لێرەوە بە پاڤڵا بێم ئەی کێ دادگای تۆ بکە کاکە پاڤڵ تۆ زیاتر لە 30 تا 40 گەنجی خێر لە خۆ نەدیوت کوشتووە بە نەحەق لە لالەزارە هەمووی مناڵی خەڵکە هەمووی مناڵە فەقیرە پڕ بۆ لە خەڵکی مەدەنی ژنیشی تیا بۆ کەچێکی پێ نییە بەڕاستی بۆیە تۆ وەکو پاڤڵ ئەبێ لە دادگای نێودەوڵەتیدا دادگایی بکریت ئەم مەلەفە دەبێت بگاتە لاهای بچێتە بەریتانیا باش نییە چونکە لاهوریش ئەندامی ئەنجومەنی ئاسایشی هەرێمە تا ئێستا شەرمەزاریە بۆ مەسعود بازانی کە هیچ هەڵوێستێکی نییە بەڕاستی ڕسواییە بۆ مەسعود بازانی ئەگە هەڵوێستی نییە بۆیە ئەبێ کێ دادگایی ئەو شەلاتیانە بکە
کە ئەسیرەکانیان ڕیز کردووە بە شەق و زلە پێیان ناکێشێت باشە بۆ هەی شەنداتیانە ئەو مناڵانە هینی چێن تۆشی ئاوە بەس دۆ شەقتیان هەڵەیی ها هەی زۆڵ هەی منافق هەی بێ دایک و باوک بۆچی وا لەوانەکەی کە ئەسیر و ژیراون بە پێی قانون نێودەوڵەتی کەسێک کە ئەسیر بوو نابێ هیچی پێ بکەی بەرامبەری پێ بکەی بەڕاستی بۆیە پاڵ دەبێ ڕوبەڕووی یاسا بکرێتەوە لە ناوخۆ لە بەغا لە دەرەوەی وڵات هەرگیزیش نەبووە سەرۆکی حیزب خۆی هەڵبکێتە سەر ماڵ و بارەکەی حیزبێکی ئۆپۆزیسیۆن بۆیە ئەوانەی شەهید کراون ئەندامی هێزی ئەنجومەنی ئاسایشن واتە پیاوی ئەمنی ئەو وڵاتن چۆن دەبێ بە فەرمانی سەرۆکی حیزبێ ئەم هەموو خەڵکە قەتوعان بکرێت و هەمی بکوژدێت ئەمەی پاڤڵ کردوێتی خۆشویستان کارەساتە مەسەلەکە لاهور و چێژ و ئەم بابەتانە نییە داژنیە چونکە بە هێزی ئەمنی سەر بە حکوومەت کارەکانی کردووە درۆن و دەبابە و هاوەن و میلان و چەکی ئەمریکی و فەڕەنسی لەو پەلامەرەدا بەکار هاتووە ئەمەش دەتوانێت بکرێتە سکاڵا لە ڕێی ئەو وڵاتانەوە گرتنی لاهور و براکەی دوای تاوانکاریەکە دەبوو بۆ پۆلیس ببرانایە بەڵام سەرەتا براون بۆ لای پاڤڵ سوکاتی پێکردوون پاشان دەستگا و ئەوسا دەستگای زانیاری پاشان بۆ ئاسایش ئەمەیش واتە حیزب کردوێتی و کوردی کارە تاوانباریەکە پاڤڵ لی مەسئولە و پاڤڵ کردوێتی بەڕاستی پاڤڵ ئازیزانی ئارام ئەحمەد کۆمەڵکوژی ئەنجام داوە کۆمەڵکوژی ئێستا دوو ڕۆژیکە چواریکە پێنجیکە شتیکە دەرەکەون هەر هەمووی هێشتا هیچ نییە هێشتا خەڵک لە شۆکایە لە ڕاستیە هێشتا خەڵک لە شۆکایە ئێوە پەلە مەکەن بزانن چیتر دەرەکەوێت کە ئەمانە کردویانە باش نییە بەڵام دوایی پاڤڵ کۆمەڵە سوکایەتی بە لاهوری شەرجەنگی کردووە هەساوە بە ڤیدۆ تۆماری کردووە نادێتی بۆ کەسێک ناوی کەسەکە نابم و توێتی تۆش ئاوا لێ یەکەم من ناوی کەسەکە نابم کە پاڤڵ زۆر هەم لێ ئەترسێ و هەم ڕقیلێتی ئەبێ خۆتان بزانن چیە ئینسانی عاقڵ ئەبێ خۆی بزانەکە چیە کە پاڤڵ ئەوەی کردو ئەوەی نردوو بە پێکردنەوەوانە تۆش ئاوا لێ یەکەم وشی ئەلمەتە بۆ کەسەی نردووە کەسەی گەڵتەی باقڵیە بەڕاستی لە دوێنێەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد چەندین خەڵکیان ڕفاندۆ و سەرنوگمیان کردووە ئازیزان چاوم لێیە کە جێنوشت ئەدەن من حساب بۆ تەخوین و فایل پێچانەوە ئەوانە ناکەم چونکە من خۆمە ناسم ئێوە 25 ساڵە جوێن بە منەدەن 25 ساڵە فایلم بۆ پێچنەوە من مێژ میوانم نییە بەڕاستی تێگەی من ئەگەر شەوێ ئێوە جوێنم پێ نێن فایلێک نەپێشمەوە فایلێکم بۆ نەپێشنەوە بەڕاستی خەفەتە خۆم کاکە من هەر بەسم ژوام کە جوێنم پێن هەر لە خۆ گەز باڵاکە ئێوە عەقڵتان نییە نازن لەبارەی مەسائلی میدیایی و مەسەلەی ناو و ناوبانگ و ئەلەم بابەتانەوە باشە ئەو زانستە پێمان ئەڵێ ئەگەر تۆ بیت بە سوکایەتی و بە جوێنیش باسی کەسێ بکەی دوجار تۆ لە خزمەتی ئەو کەسایت تۆ ئەو کەسە گەورە ئەکەی بۆیە من پێتان ئەڵێم زۆرتر درۆم بۆ بکەن زۆرتر شت بڵاوکەنەوە زۆرتر ئیدعایان بۆ بکەن زۆرتر جوێنم بدەنێ هەرچیەکە بڕۆ بیکەن من خۆم مرتاح ئەرەوەڵە ئەوەشم باشە شەوکە خۆم پرخە ناکەم بەخوا شەوکە خۆم ئەڵێ مردوو ئەگەر ناکەم پرخەم کرد یاشەوانە بۆ خۆم هەروامە کرد لەبەر من مرتاح بم بەوانە کاکە چونکە من ئەزانم کە کاتێک نەفەرێک گروپ پێشتێ جوێنم پێدا ئەزانم کە هەدەفەکەم پێکەوە بەڕاستی اینجا من هەتا دوێنێ نەمەزانی بۆچی پاڤڵ هێندەڕقی لە لاهورە و دەیەوێت لە کوردستانە بڕوات هەر ئەی با بڕوە با کوردستان بەجێ بێڵێ با ئەمە بەجێ بێڵێ پێرە شەو کە ئەو شەڕە چوار کاتژمێریەم بینی تێگەیشتم کە ئەو لە لاهور ئەترسێت لە لاهور تۆقیوە بەڕاستی چونکە ئامۆزای خۆیەتی ڕەفیقیەتی لەگەڵ یا بووە باش نییە ئەیناسێت لاهوری باش ناسیوە بۆیە ئەو کوڕە ئەوی لێ ئەترسێت باش نییە لەیەکێتی شاکەوای لێ کوردەی بەسەراکرد بۆ ئەوە بوو ئەیوت ئەیزانی ئەگەر لاهور هاوسەرۆکی بێ پاڤڵ هیچ نییە سفری دوای فاریزێژ نییە باش نییە بۆیە ئەوی بەرامبەری کرد ئەمە ئاسی مۆزوعەکەیەتی هەر ئەو ئازایەتی خۆی و پۆڵادی برایشی بوو ئەو داستانە ئەفسانەیەیان خوڵقاند بۆ مێژوو سەلماندیان کە هەندێک پیاو هەیە هەرگیز ناخرێ سەر چۆک بەڕاستی سەلماندیان کە پیاوە ئەرەوەڵا جابان نارەکانیان پتەقن ئەحمەد ئەسەف خۆی و کوڕەکەی کە کوڕەکەی تەنها 16 ساڵە ئازیزانی ئارام ئەحمەد سێری ئەم قارەمانیەکە بە 15 کەسەوە ئەو شەوە دڕیان بە هێزی یەکێتییا دەرچوون باشە دووجار ئەو هێزیان شکاندووە تاسە شەستی لێژەوە بۆ خوێن دەرچوون و ئێستا جارێ شوێنیان نەدیارە بڕاستی ئەم ئەحمەدر وەکوتم یەکەم کەس بووە کە چووە بۆ ڕۆژ ئاوا لەوێ مەشقی بەتژەتوەری ئەوێ کردوینی ڕۆژ ئاوا بۆ بەڕاستی ئەوەندە قارەمان بوو
پۆڵاتیش فیشەکوشی بەرکەوتووە پێم وایە بردویانەوە بۆ زیندان و ئەلەم بابەتانە لاهوش لە زیندانی ئاسایشە خۆشەویستان باشە ئێستا پاڤڵ ئەڵێ چی خۆشەویستان خوا ئەم قسەیەکەم بەس دای کەس باسی مەکەن بڵاویشی مەکەنەوە و بەس با لە بینی ئێمە و ئێوە بێت شتمەنێرە باوکەکەم شتمەنێرە ئەگنا بلۆک دەکەم دوایی اینجا لای کەس باسی مەکەن هاتووە ئەڵێ چی دوو شاهیدمان هەیە وەکو دوو شایەتەکەی شیروان شێروانی ئەوەی پاراسن ئەها دوانیان بردە بوو تبیان ئەمانە سوێنە خۆن کە هەڕەشەی کردووە ئەمیش دوو شایەتی هەیە کە لاهور ویسوێتی پاڤڵ تیرۆر بکات بۆیە لێرەوە من و هەموو خۆشی کوردستان جواب بکەینەوە کاکە ئێمە ماسی نین دووسێ چرکە عەقڵمان ئیشکا هەمومان پێت ئەڵێن خاڵە لاهور خاڵە پاڤڵ ئەگەر ژەهر خواردکردنەکەی هەشتی تەمووز ڕاست بکردایە ئێستا باوەڕمان پێ کردی تۆ هەشتی تەمووز وتە خەریکە ئەمرم ژەهر خواردووی کردووم لاهور ویسی بمکوژێ لاهور فلان و فلانە هاتی و هەموو یەکێتی ژەهر خواردوو کرابوو لە دوایەشە هەموو ملپان و ملقەوی یەک کەسێک دەستێکی کەنەلایەکی دەچوو بە دەستیان خۆشەویستانی ئارام ئەحمەد بۆیە کاکە پاڤڵ ئەگەر ئەو کاتە ژەهر خواردنەکە ڕاستی کردایە ئێسێش خەڵکی کوردستان باوەڕی پێ کردی کە لاهور چێتی ترۆری بکات بەڵام قەسەم بەخوا ئەمەیش وەکو ژەهر خواردنەکە درۆیە ئەسڵ و ئەساسی نییە ئەوەی باوەڕی پێ بکات قەسەم بەخوا لە گوێدێشترە باشە ئەبێ ناڵیشی نەکرد بەبێ ناڵ بڵێ بۆ خۆ بەڕێگایە بڕۆ قسە بۆ چێری کاکە تۆ وازە ئێمە بزنین ئێمە چی تۆ لە هەشتی تەمووزەوە تو ژەهر خواردوو کراوم کەشی ئەوەی کە بوو لە قەوی بوو تۆڵە ژەهرە والله ئەو ژەهرەی بە تۆ دراوە گوایە ئاوا ملم قەویکە هەموو ڕۆژی ئاوەکو ئەم چایامش ئەیکەم بە ژەهری خۆمەوە بۆی هەر ئاوا ملم قەویکە ژەهری چی شتی چی کاکە خۆ خەڵک جێل نییە و ترۆرکردنی چی و کاکە من وەکو دوێشەوتم بابە من لاهورم بینی قسەم لەگەڵا کرد ئەیوت کاکە من ئامۆزام ئەیوت گورم و کاکە ئامۆزایکی بە قوربان لە مێژووی مرۆڤایەتیە لە مێژووی عوسمانیەکانە پاشای عوسمانی هەبووە 4 کوڕی هەبووە یەک کوڕیان شت بووە سیانەکەی تری کوشتووە کوژێن زیندانەوە هەتا ئەمرن کوڕەکەی کردووە بەجێگرەوەی خۆی کوڕی خۆی کوشتووە هینی وا هەبووە پاشای وا هەبووە کاکە ئامۆزایکی شتی چی ئەو هەروایە وت بۆی ئاوای لێ هاوبەڕاستی حسابی بۆ ئامۆزایەتی و کەسایەتی و ئەخلاق و ئەوانە هەکرد بۆی ئاوای بەسەر هاوبەڕاستی ئێستا یەک نهێنیتان پێ ئەڵێم باش نییە با بزانین پاڤڵ چی کرد بە بیان و بۆ تەسویەکردنی لاهوری شەرجەنگی بۆچی ئەم قسەیش ئەکەم خۆشەویستان خۆدام کەسی ئامانەت پارێزم بەڵام بۆچی ئەم قسە ناکەم کەس پێی نەوتوم خۆم کەشتم کردو مۆزوعەکان و ئاگام لێیە لەبەر ئەوەی ئەوانەی هەوڵیاندا دژی پاڤڵ لەو ڕووداوەدا یەک قسەیان نەکرد کە پەلاماری لاهور درا سەریان شۆڕ کرد خۆشیان سەرەتا ئاگرەکەیان داگرساندە بوو ئەوە ئەو پڕی تسنۆکی نامەردیە ئەو مەجموعەیە کەیسە ناویانە بەم یەکە ئێوە خۆتان هەوڵەکانتان دابوو بۆ لابدنی پاڤڵ تاڵەبانی بۆچی کە پێرەشە و پەلاماری لاهور درا یەک هەمووتان ملتان حیس کرد یەک قسەتان قسەتان نەکرد لەبەرەوەی بەس خەریکی ئافرەت خەریکی کچی جوان خەریکی لەشفرۆشین لەشکڕین هەر هەمووتان خەریکی ئارە خواردنەوەن هەمووتان خاوەنی چەک و جەبەخانە و خاوەنی 10 ملیۆن دۆلارن لەبەر بێشەرەفی ئێوە یەک قسەتان لەدەم ناتە دەرەوە یارەکەش ئێوەداتان گرسان لاهوتان کرد بە قوربانی ئاواتان لێ کرد بەڕاستی بۆیە ناوتان یەکەیەک ئەبم بۆ مێژوو بۆی پاڤڵ و نایژە ئەویتر قوباد و هەموو یەکێتی بزانێت کە سەری مارەکە چۆنە و یاریەکە چۆنە من هەموویتان بۆ باسەکەم کاکەچم ئەو کاتەی خۆشەویستان کە ئیسرائیل شەڕی لەگەڵ ئێرانە کرد و لە ئێرانیە بەشێک لەسەر کردە کۆنەکان کۆ ئەبنەوە دراسی ئەوەیەکەن ئەگەر ئێران ڕووخا چونکە ئێستا ئێران پاپشی لاهور و پاپشی پاڤڵ و قوباد و ئەوانەیەکە هی بنەمای تاڵەبانی ئەگەر ئێران ڕووخا یەکسەرە پەلاماری دەباشان بدەن پاڤڵ لا ببن و هەتا کێشەیان قوباد نییە پاڤڵ لا ببن خۆیانێکی دیگن بەدەسەوە ئەمە یاریەکەی ئەمانە بوو چێ بوون ئەمانە عەزیزانی ئارام ئەحمەد یەکەم بەرهەم ساڵح باشە سەرلووس شێخ جعفەر ئەمە 2 مەحموود سەناوی ئەمە 3 مەلا بەختیار ئەمە 4 عەدنانی حەمەیمینە ئەمە 5 ئەتا سەراوی ئەمە 6 ئەڵێن حاکم قاریشی تیا بووە بەڵام بۆم تەواو یەکلای نەبووە ئەم دانەیە باش نییە ئەمانە لە کۆبوونەوەیەکە ئەو بڕیاریان داوە ئەوە بوو ئێران نەڕووخا ئەمانیش خەونەکەیان نهاتە دی ئەم مۆزوعە بە پاڤڵ گەیشتۆتەوە
کە ئەیانەوێ و هەوڵیان داوە کودەتایەکی وا بکەن و پاڤڵ نابن ئەگەر لەو کاتە کە ئیسرائیل لە ئێران ئێران ڕوخێت بەڵام پاڤڵ هەستا پەلامای لالەزار و لاهوریە ئام هەموو هێز و شتێک کە یەکە باسم کرد بۆیە برد تا لەم ڕێگەیەوە هەم لاهور تەسفیە بکە هەم ئەوانش بترسێنێ بڵێ لە دوای ئەمە یەکەیەکە ئێوەش ئاوالەکە باش نییە ئەمە ئەسڵی یاریەکە بوو کە من بۆم ڕوونکردنەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمە ئەسڵی مۆزوعەکەیە مەسەلەکە لاهوری نەبووە بەڕاستی لاهوری داما و قوربەسەر بەس بووان کردوانە بە قوربانی وەکو مەڕەکەی حەزەتی ئیسماعیل تێی کاکە ئەمانە خۆی ئیشەکەیان کردووە من لە سەرەتای یەکەم هەنگاوە ئاگام لەو قەزیە بووە باش نییە من هەچی شتە هەیە من لە خۆمەوە قسە ناکەم بەڕاستی ئەمە شتی تاریخیە من لە ئەوە ناکەم ڕۆژێدایە خەڵک لەو ناو ئەم گروپەیە خۆی بە ئاشکرا باسیەکە کە بەنامەکانی چۆن بۆ چۆن نەبووە چێ لە پشت ئەم مۆزوعانەشەوە بووە خۆیان یەن ڕۆژێژان باسی ئەو مۆزوعاکەن بەڕاستی ئەمە حەقیقەتە خۆشەویستانی ئارام ئەحمەد بۆیش ئەمانم باس کرد لەبەر چی لەبەر ئەوەی کە ئاوایان لە لاهور کرد ئەم جەماعەتە مەلا بەختیار و ئەم گروپێک ئێستا باسم کرد یەک قسەیان نەکرد ماڵی ئاوا بێت باش نییە ئەو بەرهەم ساڵحە بێ شەرەفە باش نییە کە بوو بە ملیۆن دۆلاری دزیوە لە خەندانەکەیەوە ئەو شەوە حتا بەیانی دەجار چوومە سەر خەندان بە یەک گوشش باسی ئەو مۆزوعی نەئەکرد کە ئەو هەموو هێزە شوێ سەر لاهوری شەرجەنگی سەر لالەزار پیاوی جەبان و بێشەحامەد باشە ئەو بەرهەم ساڵحە کە کاتی خۆی سەرۆکی حکوومەت بوو لە سێمانی تەقیانێکی ئیسلامیەکان ئەو کاتە من ئەمزانی پیاو نییە دەستی کرد بەگری کوژیان حیمایەکان چوادانم کوژا حیمایە و کوژراوە تۆ زرد و زیندوی بۆ ئەگریت هەی لووس باشە هەی خانم باس آخر با قسە نەکەم بەڕاستی دەمم مەکەنەوە کاکە با قسە نەکەم یا مەحموود سەنگاوی تۆ خۆ فیتنەکە داگرسانووە کاتە ئێران ناڕۆخێ هەڵاسیەسێ بۆ لای پاڤڵ و باوەشی پیاکە بۆ پاڤڵ کەرە نازانێت کە تۆش پیا بوویرەوە مۆزوعاوی چوتە کودەتای لێ بکەی ئاواتان لێ یەکەم بۆی پاڤڵ بتان ناسێت کە ئێوە ئەوەتان کردووە هەر لاهوری قوربەسەر نەبوو کڵاوتان کردە سەر ئەو ئاواتان لێکردم یەکەشە دیفاعتان لێ نەکرد ئەگەر ئەو شۆ پیاو بوونایە ئێوە ئەو بۆیە دیفاعتان لێکرد هەوری شەرجەنگی بەڕاستی بەس پیاو نەبوون ئێوە مەرد نین مەلا بەختیار تۆ بەس فشەکەری بەڕاستی مەلا بەختیار ئەوە لە ئارام بەس خەریکی فشەی قەسەم بەخوا ئازادی لە توانیە باباش ڕاستی بزانی ئەگەر ئازایەتی بوویتایە ئازا بوویتایە 30 ساڵ لەو شاخ و داخا بوو یەک فیشەکی بەلاتان لە ڕۆژ تاوکو ئێستا فیشەکی ئاوا لێ نەکردووی بۆ عوسمانی حاجی مەعوشە جابریندار بووە بۆ مام ڕۆستەم جابریندار بووە بۆ ئەو خەڵکە هەیە سەر عەرەبانەیە کاکە تۆ بۆ یەک فیشەکی بەلا هەمووتان ترسنەوە بوون بەڕاستی ئێسێش هەروە ترسنەوەکن بەڵام بەخوا ئەمە مادەم ئاوا تێپەڕی ئەگەر ئەم پاڤڵە نەخێتە ئەولاوە قەسەم بەخوا تۆڵەتان لێ کاتەوە ئەو مۆزوعانە باش نییە باش ئەو ڕاستی بزانن تێگەیت وەڵاهی لێرەوە حاشە حازی ناکەم هەر کەسێ بڵێ بژی پاڤڵ قەسەم بەخوا نە شەرەفی هەیە قەسەم بەخوا نە ئابڕووی هەیە قەسەم بەخوا نە شیری ژنی خواردووە قەسەم بەخوا نە لە تۆی پیاتە دەرەوە باش نییە ئەوەی بڵێ بژی پاڤڵ قەسەم بەخوا ئەزانی چۆنە یعنی لە چی لە پیسایی پیسترە هەر کەسێ ئەو قسەیە بکا بەڕاستی هەر کەسێ ئەو قسەیە بکا ئیتر ئەبێ بڵێ کاکە هیچ شتێکی نییە نەخۆی نەبنە ماڵەکەی بەڕاستی هەر کەسێ بڵێ بژی پاڤڵ یعنی هیچ شتێکی نییە نە ئەخلاق نە شەرەف نە کەرامەت نە ئینسان نە ویجدان هیچ یعنی هیچ ئابڕوویەکی نییە بەڕاستی حتا سەگی ژۆک ئەو نییە لە واقعا خۆشەویستان ئەوەی بڵێ بژی پاڤڵ ڕێک بەڕاستی لە پیسایی سەگ پیسترە تەواو ئەوە شتەکان بوو کە بۆم باسکردن من لە خزمەتی ئێوەدا بووم حرمەتم بۆ هەر هەموو لایەکتان هەیە بژی کاک ئارام ئەحمەد بەڕێز دوژمنی پیاوی دێس ئیتر ڕۆژانە چیشتم دەستکەوت زانیاری نهێنی ئەو شتانەوە نی ڕێگەی هێنم بە ئێوە یاڵم خۆشەویستان جاوا نووسەرێکی هینی هەیە نووسەرێکی سویدی هەیە کە باسی جاسوسیەکە ئەڵێ بەڵێ من جاسوسم جاسوسی خەڵک جاسوسی دەوڵەتانە ئەچێ ناو خەڵکە ئەگەڕێ و نهێنی ئەبا بۆ دەوڵەت و بۆ دەستگاکانی ئەو ئەڵێ من جاسوسی خەڵکم نهێنەکانی دەسەڵات ئەم بە خەڵک منیش جاسوسی ئێوەم هی خەڵکی کوردستان من جاسوسی خەڵکی کوردستانم نهێنیەکانی دەسەڵات چەپەڵیەکانیان پیسیەکانیان بۆ گەناویەکانیان هەمویان ئەجزم ئەیهێنم ئێم بە ئێوە ئەڵێم ئەوەتە دەسەڵات ئاوا هەکات ئەو ئیشی ئارام ئەحمەد تێگەیت لەبەرەوە ئەوە حقەتە هەمووتان بیزانن من ئیتر بەخواتان ئەسپێرم هەموو ئینسانە شەریفەکان لەسەر سەر و لەسەر چای ئارام ئەحمەدە ڕسوایی بۆ هەموو پیاوکوژ و جەلادێکی مێژوو کە لە مێژووی مرۆڤایەتیە وجودی هەیە قوربانی ئێوە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ
قربانی شما